لە ماوەی سێخولی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تیمێکی پەرلەمانتاری کورد لە کەرکووکەوە وەکو نوێنەری شارەکە لە پەرلەمانی عێراق بوون و لەو خولانەدا ژمارەیەک یاسا لە بەرژەوەندی کورد دەرکران و هەندێک بڕیار و یاساش دژی خواسەکانی گەلی کورد و ناوچە جێناکۆکەکان بڕیاری لەسەر درا. پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق ئەرکی سەرشانی نوێنەرانی ئێستای کەرکووک لە خولی چوارەم بە قورس دەزانێت و پێی وایە دەبێت شەڕ لەسەر مافەنەتەوەیی و دەسووریەکانی خەڵک بکەن. ئەرچی سەرەکی نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق طبعاً بە پشتیوانی و هاوکاری سەرجەم نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق خۆی لە دوو بەشە بینێتەوە. بەشێکی ئەوەیە کار لەسەر ئەوە بکرێ ئەو یاسا و ئەو بڕیارانەی لە ئەنجومەنی نوێنەران دەرەچێکە لە قازانجی خەڵکی کەرکووکانەیە لە قازانجی کوردانێ وەکو نمونەی مادەی 23 کە دەرچوو هەوڵدرێ ئەم یاسایانە نەکرێ ئەمە ئەرچێ لە ئەرکەکانە. ئەرچێکی تر ئەوەیە ئەو بڕیار و یاسا و بڕگە دەستوریانی کە هەیە هەوڵ بدرێ جێبەجێ کرێ بۆ نمونە مادەی 140 لە خولی یەکەم و دووەم تۆزێک جوولەی هەبوو بەڵام لە خولی سێما بەڕاستی ڕەنگە بەشێکشی لەبەر ڕۆژ عێراق بێ بەڵام بە هیچ شێوەیە مادەی 140 نەبوجێ بۆ تەرخانکرانە کارێکی لەسەر کرا. ئەو خول لە دوای خول مادەی 140 ئەمێنێتەوە بۆ خولەکانی دواتر ئەم خولە ئەبێ کاری جدیتر بکە بۆ جێبەجێکردنی. و ئەرچێکی ترش ئەوەیە کە هەنێ یاسا هەیە کە دژ بە کەرکووک وەختی خۆی حکوومەتی عێراق دەری کردو ئەبێ ئیلغای بکاتەوە. لەلایەکی ترەوە چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسان لەگەڵ ئەوەی ئەو ئەندام پەرلەمانانە بە نوێنەری حزبی سیاسی دیاریکراو دەزانن بەڵام داوا دەکەن بۆ بەرگری و داکۆکیکردن لە مافی هاوڵاتیانی کەرکووک و ناوچە دابڕاوەکان کوردانە بیر بکەنەوە و واز لە بیری تەسکی حزبایەتی بهێنن و داکۆکی کارێکی سەرسەختی مافەڕەوەکانی کورد بن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. خولەی ئەم جاری پەرلەمان بەڕاستی ئەرکی سەرشانی پەرلەمانتاران قورستر لە جاران چونکە بەرپرسیارەتێکی یاسایی ئەخلاقی شەرعی مێژوویی کەوتێتە سەرشانیان چونکە ئەم ناوچانە ناوچەی کوردستانن و ئەگەر بە پێی دەستوریش بێت جێی ناکۆکن پێویستە ئەمان زیاتر هەوڵی بۆ بدەن. یعنی ئەگەر جاران ئەرکیان قورس بوو ئێستا قورسترە. ئەگەر جاران خەڵکی متمانی پێدان و زۆر دڵی بۆیان خۆش بوو ئێستا بەڕاستی ئەم جارە ئەم خولەی ئەم جارە خەڵک ئەوەندە متمانی بە قیادەی کوردی نەما بەسای ئەوەی کە ئەم ناوچانە ئەو غەدرە گەورەیان لێکرا لەلایەن ئەو حیزبانی کە بەرپرسیارن لەم خەڵکە چونکە ئەوان برا گەورەی ئەو خەڵکە بوون بە حیساب. خولی یەکەم و دووەم پەرلەمانتارەکان ینی باڵێن باشتر بوون ئەتوانین هەندێک کارێک بەڵام بەداخەوە لە خولی سێمە ئیتر پەرلەمان لە عێراق هیچ ڕۆڵی نەما چونکە پەرلەمانتارەکان ئێمە خۆیان ئەتوان بڵێم کەسانی باشیان تیا بوو بەڵام پەرلەمانتار ئەمە واقعەکە هەمان ئەبێ بیزانین لە عێراقا نوێنەری گەل نییە نوێنەری حیزبە بەپێ بەرژەوەندی حیزبەکان کارەکەن و حزب چیان پێ بڵێ ئەواکەن چیان پێ نەڵێ ئەوە ناکەن بۆیە و هەندێک پەرلەمانتاریش لە خەت لایدا ینی حتا لە خەتی حیزبەکانیش لایەندا نەیانتوانی بەو شێوەیە کار بکەن کە با بڵێن ویست و ئاواتی ملت بێنەدی و زۆر داواکاری هەبوو کە ئێمە خەڵکی کەرکووک با بڵێن پێویستیان پێ بوو ئەوانە هیچی نەکرا بەداخەوە هیوادارم لە داهاتووە پەرلەمانتارەکانمان ئەوەندە گوێ لە حزبەکانیان نەگرن و گوێ لە بەرژەوەندی ملت بگرن و چکەوان نوێنەری بە حقیقەت ئەگەر بیان نوێنەری ملت بن ئەبێ ئیش بۆ ملەتەکەی ئیش بکەن و ملت چی بێ ئەوان جێبەجێ بکەن. لە خولی یەکەم و دووەم و سێەمی پەرلەمانی عێراق نوێنەرانی کورد بەگشتی و کەرکووک توانیان کۆمەڵێک بڕیار و یاسا بچەسپێنن لە بەرژەوەندی نەتەوەی کورد بەڵام ئێستا بەهۆی گۆڕانکاریە سیاسی و ئەمنیەکانی سروری ناوچە جێناکۆکەکانەوە ئەرکی سەرشانیان قورسترە و دەبێت جگە لە شەڕی مافەت دەستوریەکان و پاراستنی بڕیارەکانی پێشتر شەڕی پاراستنی ئاسایش و گیانی هاوڵاتیانی کوردی ئەو ناوچانەش بکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.